چاندنی یەکژ بنەمایان سەرەکیین ئابووری هەروەڵاتێکیە کول هەرێما کوردستانی و تایبەت سنوورێ پازگەها دهۆک ژیر و ژیارە پتریا خەڵکی سەر چاندنیە وشبەرک و ئەف ساڵتانها ڕژەکە کەمیا بارانێ باریە لەو ڕال گۆرگۆتنا جوتیاران تانەها مەترسی سەر چاندنی و تایبەت بەرهەمێ دەخل و دانی هەیە نسبەت ڕێژە بۆڕۆنێ حسابکە ئەف ساڵە یۆ کێمە ئەvە یۆ دیتژی مۆنێ فەلۆع حەست کەتن دۆیمەن حکمەتە هەرێمە کوردستانê هۆری کۆریۆ فەلۆحی بکات دۆ ئەف بەرهەمە و ئەف ئینتاجە دۆ بگەهیتەمە هەمیۆ بێت باشە بۆ عەردی طبعا هەرکێمە حتا بێ ڕادەی ئەگەر بەفر و باران زێدە هەندی زێدە بێن زگی عەردی تژی ئاو بۆ عەردی باشترە و حکومەتەکە بشێت هاریکاریە فەقیری بکات و فەلاحی بکات یا گرنگە ڕاستی گەلێکا گرنگە فلاحی ما بچه هاریکاری بکات مثلا عەردەوی بۆ بکێ لە تۆبی بداتێ کێمیایە بداتێ هاریکاری گەلێک نەوعێت هەیە پەیفدارێ ڕێبەریا گشتیا چاندنێ دهۆک بێژن ئەو گۆڕشیانە هەریکەریا جوتیاران دکەن نۆزدەمە 12 پرۆژە بکوژمێ 3 میلیارە جێبەجێکرینە ساڵە 2020 مە 4 پرۆژە بکوژمێ 195 میلیۆنە جێبەجێکرینە و ئەف پرۆژەژی جۆرە و جۆرن بگرەش پرۆژێن سامانێن ئاژالینەیە پشتەوانیکردنا جوتیاران بگرەش پرۆژێن بەرهەمێت تێلگەینە پرۆژێن دابینکردنا تۆڤێک گەنمێ باوەر پێکریە بۆ جوتیاران قڕکەرە و گەلێک ئامێرن گشت و کاڵیژی و ئەف ساڵەژی مە پلانێکە باش داڕشتیەوە و ڕێڤەبەریا گشتیل پارێزگەها دهۆکێ بۆی هەندێک کوپشین ئەو بودجا بەردەست پشتەوانیا مەلێ بێتەکردن هەمووەکو وەزارەت و هەمووەکو حکومەت بۆی هەندێک بشین پشتەوانیا جوتیارا بکەین گیرۆبن و نەهاتنا دراوێ جوتیاران ji بەغداد بارگرانێکا دیە بووان گۆرگۆتنا وان هۆکارەکە کو ئێدیوان شیانن چاندنی نەمینن لەو ڕا جوتیارên سنوورê پازگا دۆک داخواز dikin pitir herîkariyewan bêtekirin ku bite palderek da ku xelek pitir şandiye bikin Şirvan Xedir Kursal News Duhok